ڕاستە تەلاق بەدەست پیاوە، چونکە پیاو خۆڕاگرتر و لەسەر خۆترە، درەنگتر بڕیار دەدا. بەڵام کە تەلاق بەدەستی پیاوە مانای ئەوە نییە پیاو باشترە، مانای ئەوە نییە هەر کاتێک حەزی لێبوو دەتوانێت ئەم تەلاقە بەدەمی دابێت و ئافرەت تەلاق بدە. بەڵکو خوای گەورە ڕێگەی داناوە، دەفەرمێ فعظوهن واهجروهن في المضاجع. ئەگەر خەلەلێک نوقسانیە کەم و کوڕیەک هەبوو ئامۆژگاریان بکەن، ئەگەر بە ئامۆژگاریش نەوەستان سەرجێگەیان لەگەڵ جیاوازکەنەوە، ئەگەر هەر بەوەش نەوەستان فەبعثوا حەکەمە من ئەهلیه وحەکەمە من ئەهلیها، با دووسێ پیا و معقوڵ بێنە بەینیان کێشەکەیان بۆ چارەسەرکەن. ئەگەر هەر بەوەش نەوەستا هەر ویستیان تەلاق لەگەڵ یەکتری وەرگرن و نەگەیشتنە ئەنجامێک، خوای گەورە دەفەرمێ دەبێت مشاوەرە و گفتوکۆ بکەن لە بەینی یەکتردا، هەردووچیان کۆک بن لەسەرەوەی کە تەلاق کۆتا بڕیارە ئەو جار بڕیاری تەلاق دەدرێت. فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما. کابرا پێنج-شەش تەلاقی خواردووە، پێنج-شەش تەلاقی داوە، ئافرەتەش ئاگای لێ نییە، والله گوناحباری، والله قوربەسەری. خوای گەورە دەفەرمێ دەبێت بەرامبەری یەک دانیشن، ئەو ڕەئی لەسەرەوە بێت کە تەلاق کۆتا چارەسەرە و تۆش ڕەت لەسەرەوە بێت کە تەلاق کۆتا چارەسەرە، ئەو جار بڕیاری تەلاق بدرێ. بۆیە زانایان دەفەرمون ئەگەر بتەوێت تەلاقێکی شەرعی بدەی، والله ساڵی یەک جار دەتوانی تەلاقی شەرعی بدەی، یەک تەلاق دەتوانی بدەی لە ساڵێکدا. ئەگەر بتەوێت تەلاقێکی شەرعی بدەی و گوناهبار نەبی و لە ڕێگەی ئەو مەرج و شروطەی کە ئیسلام دایناوە دەتوانی لە ساڵێکدا یەک جار تەلاق بدەی، چونکە دەبێت قۆناغ بە قۆناغ بڕوات بۆ ئەوەی دوایی پەنجەی پەشیمانی نەگەزین. زۆرێک خێزانەکەی تەلاقدا، بەڵام دوایی پەنجەی پەشیمانی گەزی و نەگەیشت بەو ئافرەتەی کەوە پێشتر هەی بووە. داوا دەکەم لە خوای گەورە هیدایەتی مولایەکماندا، عاقبەتی مولایەکمان خێرکە، ئیسلاح حاڵی مولایەکمان بکە، والحەمدولله.